وەڵا 2 مانگ زیاترە ژانم گرت وەڵا من دەرەم ناینا خستەخانەی ئەوەندە فحص و عیلاج وەرا هۆریا بێ ئیستیفادە وەڵا 3 ڕۆژەم باش بووم ڕۆژێکی لەپەڕە نیوەڕام و دیسان ژانەکەم گرتەوە شتی وانەوە هەر گوتم ڕوون دێتە دەرێ وەڵا چوومەکەنەوە مزدەمیدانە ئەم مزدەمیدانەش هەموو دەرزی و عیلاج و هەرا هۆریا هیچ ئیستیفادەی نەبوو چارەسەرەکەیان نەدیتەوە وەڵا ئەو جارام ناینا و حکومیانە و ئەویدی و ئەویدی لێشە بێ ئیستیفادە بوو عەبام دەبخا پێی استفراغم دەکرد نانیش چشتم پێ نەدەخورا درم تر دەبوو پشیم هەردەما ئارەقەم دەکرد وەڵا هەستا لۆ یێریان هینام وەڵا هەر فحص و چتی لۆ کردم هەموو فحسێکی جوان خوار ناگری ئامانەتەی خوای بی گوتەوە بەردن لە زراویە هەر یەکسەر وەی بوو ئادلێر چینە ئامانەتەی خوای بە ڕەبی ئەو نەخۆشانەش ئەو بەردی لە زراویە و لە گورچی لێ لە هەجێکیە بێت ئێرکوانە ئەرێ وەڵا لە هیوارێ و زۆڵە باشم لە خوای بزیاد بی لەوانی 9 ساعات 12 بچینەوە ئامانەتەی خوای بە ڕەبی هەموویان ئامانەتەی خوایان ئاگا لەم بوو هەموو دکتۆر جوانە قڕبوونەوە لێم ئەرێ وەڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی